ترامپیزم تایبەتمەندی و کاریگەریەکانی ئەم بابەتە لە نووسینی ئەحمەد فاتح محەممەدە. چەمکی ترامپیزم وەک دیاردەیەکی سیاسی، کۆمەڵایەتی و کللتوری لە گۆڕەپانی سیاسی ئەمریکا و جیهاندا گرنگی پەیدا کردووە. بەڵام ترامپیزم تەنها پەیوەست نییە بە کەسی ترامپەوە، بەڵکو بۆتە بزوتنەوەیەکی سیاسی بەرفراوان کە کاریگەری لەسەر ڕەوتی سیاسی لە ناوخۆ و دەرەوەی ئەمریکاش هەیە. سەرهەڵدان و گەشەکردنی ترامپیزم وەک دیاردەیەکی سیاسی بە شێوەیەکی فەرمی لە ساڵی 2015دا کاتێک دۆناڵد ترامپ خۆی بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کاندید کرد سەری هەڵدا. بەڵام ڕیشەکانی ئەم بزوتنەوەیە دەگەڕێتەوە بۆ ناڕەزایەتیە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی ساڵانی پێشووتر. گەشەی نایەکسانی ئابووری، گۆڕانکاریە کللتوریەکان، گلۆبالیزم و هەستی دابڕان لەلایەن بەشێکی بەرچاو لە کۆمەڵگای ئەمریکی لە دەسەڵاتدارانی سیاسی نێوەن و زەمینیان بۆ سەرهەڵدانی ئەم دیاردەیە خۆش کرد. لە هەڵبژاردننی 2016دا ترامپ توانی بە بەکارهێنانی دروشمی ئەمریکا دووبارە مەزن دەکەینەوە و بەڵێنی گەڕانەوە بۆ سەردەمێکی زێڕین پشتگیری بەشێکی گەورە لە خەڵکی بەدەست دێنێت و دواتر سەرکەوتنی لە هەڵبژاردننی 2024 زایانی و گەڕانەوەی بۆ کۆشکی سپی بەهێزبوونی ئەم بزوتنەوەی پشتڕاست کردەوە. چەند تایبەتمەندیەکی سەرەکی هەیە کە پێناسەی ترامپیزمن. با باسێک لەم تایبەتمەندیانەکەین. یەکەم یەکێک لە تایبەتمەندیە سەرەکیەکانی ترامپیزم پۆپۆلیزمەوە بەسەر دوو بەرەدا دابەش دەبێت: خەڵکی ئاسایی و دەسەڵاتدارانی گەندەڵ. ئەم ڕوانگەیە دژایەتی دامەزراوە سیاسیە نەریتیەکان دەکات و بانگەشەی بۆ دەنگدەران دەکات کە هەست دەکەن لەلایەن ئەو سیستەمەوە فرامۆشکراون. ترامپیزم ڕەخنە لە میدیای سەرەکی زانکۆکان، دادگاکان و تەنانەت بەشێک لە دامەزراوە حکومیەکان دەگرێت. دووەمی ئەم بابەتە یان ئەم خاڵی دووەمی ترامپیزم ئەوەیە کە ناسیۆنالیزمی ئابووری ترامپیزم لە ئەنگری سیاسەتی ئەمریکای یەکەم، کە ئەمەش باوەڕی بە دژایەتیکردنی ڕێککەوتنە بازرگانی نێودەوڵەتیەکان هەیە و سەپاندنی باجی گومرگی، پاراستنی پیشەسازی ناوخۆیەکان و کەمکردنەوەی کاریگەری چین و وڵاتانی دیکە لەسەر ئابووری ئەمریکا. سێەم کۆنتڕۆڵکردنی کۆچ و سنوورەکان یەکێکی دیکەیە لە تایبەتمەندیەکانی ترامپیزم. دیواری سنووری مەکسیک، یاساتوندەکانی کۆچ، دەرکردنی کۆچبەرانی نایاسایی و سنووردارکردنی وەرگرتنی پەنابەران لە وڵاتانی دیاریکراو نمونونەکانی ئەم سیاسەتەن. ترامپیزم کۆچ وەک هەڕەشەیەک بۆ سەر ئاسایشینەتەوەی فەرهەنگ و ئابووری ئەمریکا دەبینێت. خاڵی چوارەم پەیوەندی ڕاستەوخۆ و میدیایی کۆمەڵایەتی. ترامپیزم بە شێوازی تایبەتی پەیوەندی لەگەڵ جەماوەر ناسراوە. بەکارهێنانی میدیای کۆمەڵایەتی بۆ پەیوەندی ڕاستەوخۆ و بێفلتەر لەگەڵ لایەنگران و دەنگدەران بەشێکی گیانەکراوەی استراتیژی پەیوەندی ترامپە. ئەم شێوازە پەیوەندیە ڕۆڵێکی گرنگی لە بەدیهێنانی پشتگیری بەرفراوان و دروستکردنی هەستی پەیوەندی نزیک لە نێوان ترامپ و جەماوەردا هەبووە. خاڵی پێنجەم ڕەتکردنەوەی زانست لە بابەتە دیاریکراوەکاندا. ترامپیزم بە شێوەیەکی بەرچاو گومان لە هەندێک لە دیاردە زانستیەکان دروست دەکات، وەک مەسەلەی گۆڕانی کەشوهەوا. ئەم ڕوانگەیە گرنگی زیاتر دەدات بە پاراستنی پیشەسازیە نەریتیەکان وەک نەوت خەڵوز لە بری گواستنەوە بۆ وزەی نوێبووەوە. خاڵی شەشەم لە بواری سیاسەتی دەرەوەدا. ترامپیزم پشتگیری لە ڕوانگەیەکی پراگماتیک دەکات کە گرنگی دەدات بە بەرژەوەندی ئابووری و ئاسایشیەکانی ئەمریکا لە سەروی هەموو شتێکەوە، ڕەخنەگرتن لە ناتۆ، کێشانەوە لە ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان وەکو ڕێکەوتنی پاریز و هەوڵدان بۆ دروستکردنی پەیوەندی دوولایەنە لەگەڵ وڵاتان لە جیاتی چوارچێوە فرەلایەنەکان نمونەی ئەم ڕوانگەیەن. ترامپیزم گۆڕانکاریەکی قوڵی لە ناسنامە و ئاراستی حیزبی کۆماری دروست کردووە. پێش سەرهەڵدانی ترامپ حیزبی کۆماری زیاتر بە پشتگیری لە بازاڕی ئازاد، بازرگانی ئازاد، کەمکردنەوەی باج و سیاسەتی دەرەوەی فراوانخوازی ناسرا بوو. بەڵام لە ژێر کاریگەری ترامپیزمدا حیزبی کۆماری بەرەو ناسیۆنالیزم و ڕوانگەیەکی کەمتر فراوانخوازانە بۆ سیاسەتی دەرەوە چووە. کاریگەری ترامپ لەسەر حیزبی کۆماری ئەوەندە بەهێزە کە ئەمڕۆ
زۆربەی سەرکردەکانی حزبی کۆماری پشتگیری و لایەنگری لە ترامپ دەکەن و ئەوانەی ڕەخنەی توند لە ترامپ دەگرن یان دوور خراونەتەوە یان کاریگەریان کەم بووەتەوە. ترامپیزم کاریگەری لەسەر بسووتنەوە سیاسیەکانی دەرەوەی ئەمریکاش هەبووە. بزوتنەوەی برێکسیت لە بەریتانیا، سەرکەوتنی حیزبە پۆپۆلیستەکان لە ئیتالیا، هەنگاریا و وڵاتانی دیکەی ئەوروپا و گەشەکردنی نانتسیۆنالیزمی ئابووری لە جیهاندا هەمویان بە شێوەیە کاریگەریان لە ترامپیزم وەرگرتووە یان هاوتەریب لەگەڵیدا گەشەیان کردووە. لەگەڵ گەڕانەوەی ترامپ بۆ کۆشکی سپی لە 2025 زاینیدا قۆناغێکی نوێی ترامپیزم دەستی پێکرد. پرسیارێکی گرنگ ئەوەیە کە ئایا ترامپیزم دوای ترامپ بەردەوام دەبێت یاخود نا. هەندێک لە شیکارکەران پێیان وایە کە ترامپیزم بووەتە بزوتنەوەیەکی سیاسی درێژخایەن کە لە کەسایەتی ترامپ تێپەڕ بووە. بە کورتی ترامپیزم بزوتنەوەیەکی سیاسی و کۆمەڵایەتیە کە کاریگەریەکی قۆڵی لەسەر سیاسەتی ئەمریکا و جیهانی هەبووە. تێگەیشتن لە چەمک و تایبەتمەندیەکانی ئەم بزوتنەوەیە بۆ تێگەیشتن لە گۆڕانکاریە سیاسیەکانی سەردەمی ئێستا گرنگە. ترامپیزم بووەتە بەشێکی گرنگ لە مێژووی هاوچەرخی ئەمریکا و کاریگەری لەسەر ڕەوتی سیاسەت لە ساڵانی داهاتوودا بەردەوام دەبێت.